بناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان سەرەتا داوای لێ برنج دەکەین کە کەمێک بەرنامەکەمان دواکەوت باز لە داواکاریەکانی عێراق دەکەین. دیارە عێراق سێ داواکاری ئاراسی وەزارەتی دارایی هەرێم کردووە سەبارەت بە پرسی موچە و زانیاریەکان لەبارەی تەوتینەوە. ئێمە باز لە وردەکاریەکەی دەکەینەوە باز لەکردنەوەی سنتەرێکی دارایی و بازرگانیش دەکەین لە سلێمانی. ئایا ئەمە دەبێتە سەرەتایە بۆکردنەوەی لەقەکانی بانکی ڕەشید و ڕافدین بۆ باز لە پرسینەوت و داهاتە ناوخۆیەکانیش دەکەین لە نێوان هەرێم و بەغداد. ئەم پرسان لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان حەمە ساڵح پسپۆری کارگەری و ئابووری قسەی لەسەر دەکەین. کاکتۆر بەخێربێن سوپاسیان بدەین. سوپاس دەکەین. کاکتۆر سەرەتا بەرلۆی بچین سەر پرسی موچە. ئەمڕۆ سنتەرێکی دارایی لە سلێمانی کرایەوە سنتەری دارایی و بازرگانی. ئەمە جیاوازە لە کردنەوەی لەقەکانی بانکی ڕەشید و ڕافدین. ئەمە چۆنە؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە سڵاو و ڕێزمایی بۆ جەنابەت بۆ بیسەران و بینەرانی کەناڵی پەیام. لە ڕاستیا و سنتەرە داراییە بۆ ئاڵوگۆڕی پشک و ئەسوم و تەنانەت مامەڵەی نەوت و مامەڵەی دارایی و حەواڵە. ئەگە لە وڵاتێکی تەندروستا بین پێم وایە ئەم سنتەرانە ئەم ئیکچێنج مارکێتی پێ ئەڵەن یان هینی حەواڵەی پێ ئەڵەن ئەمانە کاریگەری زۆرست بۆ جموجۆڵی بازار بۆ ئەوەی کە سووری دراو لە وڵاتەیە تووشی متبوور نەبێ بەردەوام بجوڵێ لە دەستی ئەمە بۆ دەستی ئەو. ئەمە خاڵێکی گرنگە بۆ جوڵی ئەو پارەیە لە ناوخۆی وڵاتە وەزایدەن خاڵێکی تری کە زۆر گرنگە ئەوەیە کە شەریکاتی نەودەوڵەتی و ئەوانەی کە بازرگانانی ئێرە مامەڵە ئەکەن لە هاوردە و هەناردە لەگەڵ دەرەوە بە تایبەت هاوردە هەناردەمان کەمە بۆ دەرەوە تەنها مەگەر نەوت بێ متمانەیەکی زیاتر دروست ئەەکەن و ئەتوانن کە لای کەمی تەبعاان بە هەنگاو بە هەنگاو بە جۆرێک لە جۆرەکان جوڵەی دەراو بۆ دەرەوە و هاتوچۆی ئاسانتر بێت. ئەم متمانێشکەوە ئەکات جوڵەی بازرگانەکە زیاب بکە. خاڵێکی تر کە گرنگە لە ڕووی دەرونی چکە اقتصاد زۆر ڕەبتی بە حاڵەتی دەرونی هاوڵاتیانەوەیە تا چەند دڵیان خۆشە بێ بە شتێکی ئاوا ڕوئە بینی هەواڵێکی خۆش نرخی دۆلار بەرز دەکات و هەواڵێکی ناخۆش لەوانە سیاسیش بێ لەوانە شتێکی تر بێ پیا و کوشتنێ بە سەرەکەی تەسیرەکات لەسەر دۆخی بازار و بەڵێ بۆیە ئەمە وەکو هەواڵێکی خۆش دەتوانی وەریگینەوەوانە. بەڵام من ئەوەی کە تێکەڵاویەک هەبوو یان هەندێک وا تەفسیریان کردوا شیان کردەوە کە ئەمە بەمانایکردنەوەی لقی بانکەکانی ڕەشید و ڕافدینە کە پێشتر لێرە لە هەرێمە هەبوون دواتر بڵێن لقەکانیان دوای پاشەکشەی بەعس لێرە لەقەکانیان نەما زیاتر لە سیر مڵکیان بڵێن لە هەرێمی کوردستان چوار پارێزگا کە دەستی بەسەدا گیراوە. بەڵێ خۆی کاک حەکیم لقی بانکی ڕاشدین و ڕافدین و ڕەشید و ڕافدین و TBI لە ڕاستیا شوێن و مەکانی گەورەیانەوێ باشە و من تەمەنا ئەەکەم ئەو بانخانەکە ئەکرێنەوە ئۆفیس نەبێت بۆ بەڕایکردنی هەنێ مامەڵە چونکە بانقێکە بکرێتەوە موچەی هاوڵاتیان بدا حسابانقی بکاتەوە پێویستی بە شوێن و مەکانی زۆر گەورە هەیە. بۆیە من لای خۆشمەوە ئاماژەم بەوە کرد کە گرنگە یەکەم ئەم سنتەرە بازرگانیە ئیشی تەنها حەواڵە نەبێەوە ئەو ئۆفیسی بانقانەیش ئەوانە ئۆفیس نەبێ بەڕاستی بنکەیەک نەبێت بۆ حەواڵەی پارە بۆ دەستڕاگەیشتن بە پارەکان لە هەرێمی کوردستانە بەڵکو بۆ لەگەڵ ئەوەیشا پێویستەکە کە کار ئاسانیکە چۆن کار ئاسانیەکە بۆ هاوڵاتانی وەسەط و جنوبی عێراق بۆ موچەخۆران بە تایبەت کە لە پێدانی ئەو خزمەت گوزاریانی کە بە هاوڵاتیانە دەرێت کە تاوەکو 15 میلیۆن و 30 میلیۆن خزمەت گوزاری داراییان هەیە بۆ هاوڵاتیان. ڕاستە حکوومەتی عێراقی لە بودجێ عێراقات دەفعی ئەو سولفانە ئەکات دامی بانقەکانەکە کە بە بڕێکی کەم ناوی ناندرێس و بەڵام تەنها تێچوی خزمەت گوزاری گواستنەوەی ئەو پارەیە بۆ هاوڵاتیان لە هاوڵاتیان وەرەگیرێ بڕەکەی زۆر کەمە لە 100 بۆ لە 102 ئەمە بە ناوی خزمەت گوزاریەوەیە. ئایا ئەم سێ بانقە کە ئێرە ئەم خزمەت گوزاری پێشکەشەکەن بازەوەی کاکتۆر تا ئێستا دەڵێن هەرێم وەزارەتی دارایی هەرێم ئەنجومەنی وەزیران هەرێم ڕەزامەند نییە لەسەرکردنەوەی لقەکانی بانکی ڕەشید و ڕافدین و پێشتریش بریکاری پێشی وەزارەتی دارایی عێراق میوانی ئێمە بوتی پێشتری شەڕێگان نەدا. ینی بۆچی نهێنیەکە چیە کە بۆ نمونە حکوومەت تێرێ حکوومەتی ماوە بەسەرچی ڕێگەنا لقەکانی ئەو بانکانە بکرێنەوە زیانەکە چییە بۆ نمونە بە حکوومەت تێرێ مەگەر بکرێنەوە و بانکان؟ وەڵاهی لەبەرەوەی لە هەرێمی کوردستانە ئێمە سیستەمی بانقی سیستەمێکی مەرکەزی سیستەماتیکی نیشتیمانی نییە. زۆر جار حیزبیە زۆر جار شەخصیشە. ئەمانە لە دەهاتی خۆیان نەترسن لە جموجۆڵی پارەی خۆیان نەترسن
کاتێک کە هاوڵاتیەک لەوانەیە متمانە بە بانقێکی وەکو بانقی ڕەشید بکە بانقی ڕافیدەین بکە بۆیە حسابانقی لەوەیە کاتەوە لەوانە جموجۆڵی دارایی خۆی لەوێ کاتەوە بازرگانێک لەوانەیە پێی وایە پارە لەوێدا بنێ زۆر زەمانترە لەبەرەوەی زمانێکی باشی لە بانقی ناوەندی عێراقیە خستووە بانقەکانی هەرێمی کوردستان نەیانتوانن متمانەیەکی وا دروستکەن کە هاوڵاتیان پارەکانیان خەنە بانقەکانە وەبەرهێنان بتوانن قەرزیان لێ بکەن و یان وەبەرهێنانیش پارەکانی خۆیان لێەوە حواڵەکەن و هاتوچۆی پێ بکەن و ئیسیسماری پێ بکەن معلوماتە لە کەناڵەکەی لە بەرنامەکەی جەنابەتەوە باش من دوێنێ پەرلەمانتارێکی عێراق تەلەفۆنی بۆ کردم لەسەر ئەو پۆستەی کە کرده بووم وتی دقیق لە مەفهومی پۆستەکە تێگەیشتین کە باسم لەوە کرد بەڕاستی چونکە غیر و باشتر ئەوەی کە پسپۆری هەبێت تێگا و هاوڵاتیانش تا ڕادێ تێگەیشتن کە کردەوەی سنتەرێکی بازرگانی گرنگە کە بەڵام بەمەرجێک کە فرسەت با بە هەموو هاوڵاتیان ئەمە یەک دووش دەستی سپیکردنەوەی پارە لەم سێبانقە و لەم ئۆفیس لەم سنتەرە دوور بخرێتەوە خاڵی سێهەمیش ئەوەیە کە ئەمانە ئیشان تەنها حواڵەی پارە نەبێ بەڵکو بە جدی خزمەت گوزاریەکانی پێشکەشکردنی سولفۆ ئەوانە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان موچەخۆری هەرێمی کوردستان کاک حەکیم چی فەرقە لەگەڵ موچەخۆری عێراق یعنی هەردوو لا ئینسانە ئەوەی ئەم ڕەنجەی ئەو یاوێتی بەسەر دەبابەوە بەرپرسانی عێراقی هاتنە بەغدا لە ماوەی 20 ئەوەندە ڕۆژە بەغدا داگیر کرا و حکم ئاوا کرا ئێستا ئەوانەی خۆن بەڵام لای ئێمە لە هەشتاکان و هەفتاکان و ئەم میلەتە لێ ئەکوژە شەهیدەیە بۆ موچەخۆری ئێرە زوڵمی لێ بکرێ بۆ نەتوانێت دەستی بگا بە کەمترین خۆزگوزاری جا بێمە سەر معلوماتەکە طبعا بانقی ڕەشیدێکێکە لەو بانقانەی کە پێی باش بووە لە هەولێر لەق بکاتەوە و خەریک بووە و ئێستا من پێم وایە بانقی ڕەشید لەوانەیە هەر لە عێراقا لە منتیقی هەرێمی لە هەولێر ئەوانە نەمێنێ چونکە کاتێک کە بانقێکی ئاوا گەورە لە مەسلحەتی بانقێکی حیزبی بانقێکی شخصیە گێچەڵی پێەکەن باشە ئێوە ئەمە هەر لەم بەرنامەی ئەوە یعنی بۆی خەڵک لای ڕوون بێ ینی ئەم بانقانە هەموو بانقی پێ خۆشە لە هەموو ناوچێکە فەرعی هەبێ و جموجۆڵی داراییکە پالە لەوە بەرهێن وەرگری و بیاتە قەرز بە وەربەرین تر یا بێتە هاوڵاتیان سوودی خۆی تایە بانقەکەی خۆی پارەدارەکە بەڵام تووشی مۆزوعێکی یاساییان کردووە بە چەندین ملیۆن دۆلار غەرامبە بکرێ لە بەرامبەر شتێکی زۆر بەسیت تەسەوڕەکەی گوایە ناوی دایکی فڵان کەسی هێناوە کە ناچمە تەفاسیلەکەی ئەڵەن ئەو بانقە ئەگەر بێت و ئەڵەن ئەگەر ئەو داوایە ببرێتەوە لە سەرمان ئێمە ئەکشێنەوە یان چ پێویستمان بەوەیە کەواتە ئەمە بچەسپێنە بۆ بانقەکانی تر ئەگەر ڕەشید بێ ڕافیدەین بێ کە ڕێگان پێنادرێت لێرە ئەگەر بکرێنەوە زیانی حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران چی ئەنی زیان بە بانکەکانیان دەگا بە حکوومەت دەگات چیە ینی ئەزانی خۆی گروپێک لە بانک هەن کە لە ناو هەژماری منە ئەمانە ئەیانەوە تەفعیل بن ئەو بانقانیش ئەگەر بێنە ناو ژێر چەتری هەژماری منەوە حساب بانقی بۆ موچەخۆرانی هەرێم کەن لە ژێر سەرپەرشتی وەزارەتی دارایی هەرێمە پێم وایە ئیشکالێکیان نابێت بەڕێنما ئەو کاتە کوڕی چاکن عیبیان نییە بەڵام بەڕێنماییەکانی پرۆسی هەژماری من لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی تێچووە لە ڕوو هەموو شتێکەوە کۆمەڵی لیستێک مۆزەفیانەیەنێ بۆ ئەوەی کە حساب بانقیان بۆ بکەنەوە ئەبێ ئێمە ئەو ڕوون بێ لامان کاک حەکیم بەداخەوە ینی مۆزوعەکە تەنها لە ڕوانگەی هەرێمی کوردستانە بە سیاسی نەکراوە لە بەغداشەوە بە سیاسی کراوە هەردوو لا بە سیاسی کراوە من هیوادارم خراپتر نەبێت تا لە هەڵبژاردننی عێراق نزیک بینەوە دوور نییە ینی چونکە بەغدا نایەوێ ئەڵێ دانیشێت شعری عێراقی لە خۆی عاجزکە خزمەتی هەرێمی کوردستان کە موچە بنێرێ هەرێمی کوردستانیش ئەوە تا ئەمانگە 50 چەند میلیارد دیناری نردووە زۆر کەمە لە چاو ئەوەی کە بەراوردێکە بە ساڵی 2024 داهاتی مانگانی ناوخۆی هەرێمی کوردستان ئەو بڕێکی نردووە یعنی بە کورتەکەی عرقەلەکانی دروستکردنی عرقەلە لە ڕێکەوتنی هەرێمی کوردستان و عێراق زۆرە و زۆر واریدە و هەچ کاتی هەرێمی کوردستان توان دەستی بۆبا بەغداش توان دەستی بۆبا بەڵام بەغدا زۆر ئاسانتر ئێستا توان دەستی بۆبا لە بەرەوەی نەک لە بەرەوەی لە بەریێڕوە لە بەرەوەی حیزبەکان ئیتر بەرەو ئامادەکاری بۆ هەڵبژاردننی عێراق دەنگ دەریان لە هەرێمی کوردستانان نیە هەتا لەگەڵ هەرێما تنگی کەنەوە پێم وایە لەوێ دەنگی باشتر ئێنن ئەمە حەزەرێکە بۆی هەرێمی کوردستان ئەبێ پێویستەکە بەڕاستی ئەو پابندیەتانەی خۆی لە داهاتی ناوخۆ لە داهاتی نەوت
کە پێویستە ئەمە بەپەلە ئەم داهاتی نەوتە تەسلیم کایان نەوت لە ڕێگای سۆمەوە کە ڕێکەوتون هەناردە بکرێت بۆ تووشی ئەم گەرم و کێشە نەبین بەڵام ئێستا فەرموو داوای داهاتی نەوتەکرێت تەنها سەر ئەو سێ داواکارێ بەڕوونی ئەگەرچیان بکەینەوە ئێستا نووسراوی ئەمڕۆ کاک سوێن عومەر بڵای کردۆ وەزارەتی دارایی عێراق لە هەفتەی 2 کراوە ئەگەر یەکشیان بکەینەوە بۆ نمونە خاڵی یەکەمی بەڕێز چی لە دەخوێنیتەوە کە داوایەوە دەکا کە بەیاناتی بڵین زانیاری تایبەت بە تاوتینی موچەخۆرانی هەرێم مەبەستی لە لیستی موچەخۆرانە بە کاملی بە حساب بانقییانەوە بە کورتەکەی باشە ئەمە بڵ بەپێی بڕیارەکەی دادگەی فدراڵ بۆ مانگی دوو بنێردێ چکە ئێستا باز لەوە دەکرێت کە پێشتر خوی تەیفسامی داوای کرد بێت هەژمارە بانکەکەی هەژماری منیشیان پێ بدەن بۆ ئەوان لێوە تەمویلی بکەن بەڵام هەرێم ڕازی نەبووە پێشتریش لە کۆبوونەوەکانی چەند مانگی پێش و پێش و تریش ئەم داواکاری تەیفسامی حکوومەتی عێراقی لە هەرێمی کوردستان کراوە کە هەژماری ئەو مۆزەفانەمان پێ بڵێ هەژماری منە گرفتەکە لێرە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆیە کە حاکم بەڕوونی ئەوان نانەوێ ئامادەنین هەژماری ئەو دوو چینە تەسلیمی بەغدا بکەن ئەوان ئەڵێ توانین بە ڕقەم بتاینێنێ ڕقەمی مۆزەفین و کۆی گشتی موچەکانیان چەند مەساڕیفیان هەیە بەڵام نایانوێ هەژماری من و لەگەڵیشا هەموو تەفاسیلی ئەو پێشمەرگە و مۆزەفینی وەزارەتی ناوخۆ بەشێکی زۆری گرفتەکە ئەمەیە بەشێکی زۆری گرفتەکە دیسان بندیواری ئەو دوو وەزارەتەیە بەشێکی زۆری دوو موچە و سێ موچەی ئەو وەزارەتانەیە کە ئەمە بۆتە گرفت بەڵام بۆ ئەوەی تەرکیزەکە لەسەر ئەوێنە بێ ئەی پێچن لەسەر هەموو موچە خۆران ئەی پێچن لەسەر هەموو خانەلیستی موچە بە ئەلکترۆنی کراوە ئەنی دوو موچە و سێ موچە ماوە بەڵە ماوە کەوتیان لیستی موچە بە ئەلکترۆنی کراوە بەڵام بە ئەلکترۆنی نێردراوە مانگە شەروا دەنێدرێت بە ئەلکترۆنی دەنێدرێت وەڵی جا ئەگەر بە ئەلکترۆنی بێت ئەگەر دوو موچە و سێ موچە ئەمانەوە خۆی ببڕایە بە تەواوەتی ئەوانەی کە لە هەر لەم وڵاتانی و موچانەیە چەندەها خەڵکمانەیە خوێنەواریشن دیقەت بە ئەو ساڵی کە ڕێباز حەملان وەزیری دارایی بوو کۆی بڕ کە پێویست کا بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان نزیکی 860 شتێک ملیار دینار بوو ئێستا چەندێکە کاکایکی ئێستا چوو بە تریلیۆنێک بەڵام بۆ مانگیەک پرسیارەکە ئەوەیە بۆ مانگیەک دامەزاندن کەمی کردووە نەماوە بە حساب دامەزاندن نەماوە چەندین مامۆستا و فەرمانبەر ئیجازەی بێدونڕاتیبیان کردووە باشە خێرە مەساڕیفی موچەخۆر کۆی گشتی خەرجی موچە لەم چەند ساڵەیە زیای کردووە بە 100 میلیارد زیای کرد بێ ئێکەواتە ئەو بە حساب موچە یەک موچە و دوو موچەتان بڕیوە بندیوار یان با بڵێن ئەوانەی کە لە دەرون دوو سێ موچیان هەیە ئەیە بکەم بکات ئەی چۆن 100 میلیارد زیای کردووە بۆیە بەڕاستی بەرقامەکان هەمووی جێگومانن یان با بڵێن بەشێکی زۆری ئەو دوو وەزارەتە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە کە گرفتێکی گەورەیە لە ئامادەکردنی لیست و حساب بانقییان بۆ وەزارەتی وەزارەتی دارایی عێراق وەزارەتی دارایی عێراق گرفتەکە لەوایش ئەزانێت کوێیانێشێ تەرکیزە کاتەوە لەو لیستە بۆ ئەوەی یەک ئامانجیەیە ئەو لیستە کە تەقدیمەکرێ بۆ ئەم مانگە بۆی بزانێت لە مانگی سەیە ئەم لیستەوە خۆیەتی لە مانگی چوار ئەم لیستەوە خۆیەتی چونکە بەپێی ئەو ڕێکەوتنی لە 2025 کردویانە دەسەڵاتی تەعینکردن پلە بەرزکردنەوە هەموو ئەمانە لە هەرێمی کوردستان وەرگیراوەتە بۆ ئەوەی لەسەر ژمارەیەک لە ژمارە مۆزەفینی هەرێمی کوردستان بە تۆتاڵ ڕێکەوتون ئەوەندە مۆزەف لە هەرێمی کوردستانە ماڵە لەسەر بەغدا کە موچیان بداتێ بەم شێوازە موچێش بەڵام کاتێک کە لیستەکە بە نادیاری ئەنێرێت یان با بڵێن کەم و کورتیتی ئابێت تەیفسامی ئامادەنی ئەو بەرپرسیاتی هەڵگرێ هەرێمی کوردستان ڕێگەی تری لە بەردەمانیە نەوتەکە بە ڕێگەی سۆما بفرۆشێت بۆی گرفت تووشی ئەم کێشە نەبین لیستی ئەو حساب بانقی ئەو مۆزەفانە بنێرێت بە وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگەوە ئیتر ئەگەر بندیوارەکانێتی ناینێرێ بە حیزبەکەی خۆی لە داهاتی خۆی و کۆمپانیا و بانقەکانی خۆیان لە دەرەوە پاریان بنێ یاعین تاکەی بندیوار و دوو موچە و سێ موچە هەر لە گیرفانی هاوڵاتیان بدرێت باش بەسکە تۆرە لە خاڵی یەکەم ئێستا ئەمڕۆکەم نووسراوە بڵاو کرایەوە لەگدراوە دیسان کێشەی نێوان هەژماری من و تەوتین هاتەوە گۆڕێ ئەو مامۆسانی ناڕازی بەیاننامێکیان دەرکردوتیان هەژماری منیان قبول نییە لەم سنوور دەست بۆ
داهاتی پارت دەسەڵاتداری یەکێتی دەبن لەم سنوورە ینی ئەم بەزمەکەی دەبرێتەوە ینی ئێستا ئەم کتابە حەفدەی مانگ دەچووە کە تەیفسامی داوای بەیاناتی تایبەت بە تەوتین دەکات بڕیارەکەی دادگای فیدراڵی شەیە کە لە هەژدەی مانگ دەرچووە ینی هەندێک لە یاساناسان وا خوێنویان بۆ کورد گویا ڕێگەی دابێ هەژماری من نیش ینی ئیشی پێ بکرێ وا خوێنویان بۆ کرد ینی ئێستا کە ئێمە ئیگلا دەبێتەوە ینی ئەو کێشەیە هەموو مانگی سەرەڵاتەوە هەژماری من قبول دەکرێت تەوتین دەکرێت وەڵاهی کاک حەکیم ینی من تەمەنامە کرد هەموو جار لە بەرنامەکەی تۆە ڕۆژێ لە ڕۆژان مژدێکی خۆشمان باە بەم خەڵکە کارێک بکرا لە قازانجی هاوڵاتیان بۆیە نەک بەداخەوە هەموو ئەو شتانەی کە ڕوئەیە لەکوێ لە قازانجی هاوڵاتان بشکێتەوە دەستی تێ ئەخرێت خەڵکانێک کە دڵیان بە میلەتە ناسووتێ خەڵکانێک کە هیچ گوێنیان بە چارانوسی ئەم میلەتە دەستی تێ ئەخەن بە جۆرێک لە جۆرەکان بە ئاراستێکی ترایی بن کاک حەکیم من لێت ناشارمەوە ڕێکەوتنی زۆر زۆر ژێربەژێر و نەوتاوی و دۆلاراوی و ئەمانە زۆر لە ناو بینی هەرێمی کوردستان و بەغدادا هەیە ئەگینا بڕیارەکانی پێشووی دادگای فیدرالی زۆر سەریح و واضح بوون باشە دوایەوەش تەفاسیل درا لەسەری بەڵام عێراق نەوتەکەی سیاسیە زۆر زۆر بە دەرەجە یەک بودجەکەی زۆر زۆر سیاسیە سیستەمی دارایەکەی زۆر زۆر سیاسیە سیستەمی حکومڕانەکەی زۆر حیزبیە نەک سیاسی حیزبیە سیستەمی حکومڕانەکەی ئەمە بەڕاستی ناتوانین وامان لێ بکە وا بزانی بەغدا سیستەمێکی وای هەیە کە هەموو شتێ مامەڵەکردن لەگەڵ یا ئاسانە بە هەمان جۆریش هەرێمی کوردستانیش نە سیستەمێکی نیشتیمانیمانە نە سیستەمێکی دارایی بەهێزمانەیە نە سیستەمێکی بانقی وامان هەیە کە بتوانن ئەم شتانە چارەسەرکە بۆیە لە هەموو لەحزەیەکە ئەتوانن کێشە بۆ یەکتر دروستکەن لەکوێ بەرژەوەندی شەخص و حیزبەکەیان کەوتە مەترسیەوە زۆر بە ئاسانی کێشە لەمپەر لە بودجەی 130 میلیارد تریلیۆن دۆلار دیناری بەغدایە دروستەکەن بەبێ ئەوەی گوێ بدەن کە هەرێمی کوردستان موچەی دواکەوێ یا هەرێمی کوردستان بیرکاتەوە لەوەی موچەی خانە نشیندەوە مانگی دوو تەواو بوو موچە مانگی دوو نەدراوە ئەو مانگی 12 خورا بۆیە بەڕاستی گرفتەکە لەوایە نەجیهەتێکی محاسبەی ئەمانە پێویستەکەتۆر بە پێیەوە بێ خەڵک دەڵێن بۆ نمونەوەی دەخوێنەوە تەیفسامی داوای ویستم بێ مەسەلەمە دادگای فیدراڵی لەگەڵ ویستم بێ مەسەر ئەمە زۆر ئەمەم دووربارە کردەوە جا هیوادارم بۆ جەنابەت بۆ لای جەنابەت ڕوونە بۆ هاوڵاتیان بە تەواوەتی ڕوون بێ و بۆ هەموو میدیاکارەکانیش بەڕاستی چکە زۆر جار بە مەبەست بێ یا بەبێ مەبەست سەر لە هاوڵاتیان نەشەوێنن ینی مژدانەی مزەیەف ئەدرێ بە هاوڵاتیان هاوڵەتەن بەرەو سەرابێ ئەبرن دوایی بێ ئومێدیان تووشەکرێ کاکە یەک زائیدەن یەک یەکسانە بە دوو مەجالی هیچی تیان نییە هەژماری من لەگەڵ تەوتین تەنها لە یەک حاڵەتا تەوتینە ئەویش ئەوەیە وەزارەتی دارایی عێراق تەمویلی بانقەکان کە واز لە ناوی بانک بێنە بانقی ئەیە بانقی بیە بانقی زێد یعنی نابێ ئێمە وا بزانین تەوتین یعنی بانقی ڕەشید بانقی ڕافیدەین TBI نەخێوان نییە ئەوە خەڵک غەڵەتێکە هاوڵاتیان چاواشە ئەکرێن کاتێکاڵێ بانقی ڕەشید ئەوە قەراری یان نا ڕەبتی بەوە نییە تەنها جیاوازیەکە لەوەیە کێ تەمویلی ئەو بانقانەیەەکە بانقێکی لاکۆڵان بێنە حساب بانقێکی باشی لە بانقی ناوەندی عێراقا هەبێ زمانێکی باشی لە بانقی ناوەندی عێراقا هەبێ کە زیاتر بێت لە ئەو حسابی کە موچەخۆران لەوێیکەنەوە ناوی هەرچیەکە باش ئەگەر وەزارەتی دارایی عێراق تەمویلی بکە بۆ ئەوەی موچە بابە من و تۆ ئەوە تەوتینە باش بانقی ناوەندی عێراقیش باش ئیتر بەرزترین ئاستە باش ئەو پارە با بە مۆزەفی ئێمە بەڵام وەزارەتی دارایی هەرێم تەمویلی بکە هەژماری منە کورت و مختصر یعنی با واز بێنن لە لای بانک واز بێنن لە بانقەکە لە بەغاوە هاتووە لە باشوورەوە هاتووە لە ئیماراتەوە بێت هەر بانقی ئیماراتی بێنە کە وەزارەتی دارایی هەرێم تەمویلی کرد یعنی چی هەژماری من سەوکەوەی TBI لەناو هەژماری منە تەواو هەر ئەو TBIە کە بانکێکی حکومی هەر ئەو TBIە ئەگەر بەغدا تەمویلی بکە بڵێ کاکە ئەوە پارەی موچەخۆر هەرێم بیە ئەوە تەوتینە
لەبەرەوە تکاکەم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەموو ئەوانە کە ینی واز لە ناوی بانک بێن عێراقیە سەر بە فڵان حیزبە سەر بە فیسار حیزبە کێ تەوتینی پارەکەکە کاکە هەرێمی کوردستان شەڕەکەی لەسەر ئەوەیە نانەکەشان لەوایە ئەڵێ کاکە ئێمە حەزمان لێ و پارە بە فەر دەبێت بە فەر دەبێتە حەزیان لە فەردەیە ئیتر فەردەکە بۆ حەزیان لێتی نازانین بە فەردەکە بە سیاری ئافە بە هەر چیەکە ئەهێنن بۆ وەزارەتی دارایی هەرێم وەزارەتی دارایی هەرێمیش ئیتر پەنجاییەکە بە 25 ئەیکا بە 5 دراو ئیتر ئاوا قاچ و قوچ اینجا دوایەوە چۆن ئەیگۆڕنەوە حەزیان بەوەیە اینجا دوایەوە پارەکانیش ئەو موچەخۆرە ئەمجا دایەوە حەزیانها ڕاهاتنە ئەجا لیستی ڕاگەێنن بە 7 ڕۆژ موچەی مانگی یەک بن بە 15 ڕۆژمی چی مانگی یەک بن ئیتر دەدی کابراوەتی کوزەڵە میوەیەکی زۆر سەوزەیەکی زۆر خۆشە بیبەرە لای ئاوی پاک ناژی وەنیە؟ لای ئاوی پیسە کاکە ئەمانە حەزیان لە ئاوی پیسە حەزیان لەو قاچ و قوچەیە حەزەکە بە فەردە بێ و لیستی ڕاگەێنە یعنی من چەندجار لای جەنابی شتەوە وتومە لە شوێنی ترژ وتومە ینی بەڕاستی وەزیری دارایی هەرێم نازانم مووقیفی چییە لە بەرامبەر ئەو بێدەسەڵاتی خۆی چۆن قبوڵی ئەمە ئەکا موچەخۆر هەتا ئێستەیش نەوتەکە ئەفرۆشێت داهاتی ناوخۆی زۆر بە زیادکردنی باج و ڕسومات یعنی ئیشی بژاردننی پارەکەشی بۆ نەماوەتەوە ئێستا ئیشی وەزارەتی دارایی بڕوا بکە بە وتەبێژێک ئەڕوا بڕێەوە حل لە ماڵە وتەبێژێک هەبێ باشە هەر وەزارەتەکە دابخرێ پێم وایە عیشەکە ئەڕوا بۆ لەبەرەوەی بە پارەکان هەر بچێت بۆ وەزارەتەکانی تر خۆیان موچەکانی خۆیان ببەستن بینێرن وەزارەتی دارایی وتەبێژێکی بڵێ و پارەکە هاو پارەکە ڕۆشت ئەمەش لیستی موچەکە ئەم مانگە ئەدە مانگە نایە بەڵام بەڕاستی بێدەسەڵاتێکی گەورەیە تۆ داهاتی نەو تەسلیم نەکەی داهاتی ناوخۆ یعنی هەر وەکو گاڵتە پێکردن تۆ 300 ملیار داهاتی مانگانت بێ بەلایکەوە بەڵێ مانگی یەک بێ 50 ملیار تەقدیم 1 ملیار و 895 نردووە بەڵێ بینێری بڵێ وەڵام سەریکە خەڵکی فەقیریش باوەڕەکاڵێ ئەمە داهاتی مانگ یەکمان تەسلیم کرد ئەخر چەندی تەسلیم کردووە ئێ باشەویش بای ئەوەندە موچە بۆوانێرێ یعنی ئەم شێر و ڕێویە لەگەڵ بەغدایکەن خۆخوایان زەرە ناکەن لە شوێنی تێفسامی بێگەر 395 ملیار بێداتی ناوخۆ 51 میلیارد بۆ بنێر قبوڵی ناکەی کێ من وەڵی شوێنی ئەو ئێمە ئەزانیرەوە بۆ کورد نابێت بەس لەگەڵ شوێنی وەزیری دارایی ئێرە بم بەخوا هەر دەمێ بۆ هەر عینوانەکەم لە ئەبەست ئستیقالەمە کرد چکە بەڕاستی ئەزانین چی پۆست بەبێ مەسئولیت بەرپرسیارەتی یاعین دەسەڵات کارەساتە تۆ بڕوات بەرپرسیارەتێک هەبێت بە عینوانێگە بەبێ ئەوەی دەسەڵاتی هیچ دەبێت باش بەس ئێستا ئەوەی کە یەکرا دەکرێت و ئێستاش بەشێکی زۆر موچەخۆرانە سلێمانییان کردووە ینی لە نێوان هەژماری من و تەوتین چاوەڕن بە لایەکدا بکەوێ ئەو هەندێکشکە کردویتی قەلەقە دەبێت کە ئێمە یەکلا بکرێتەوە هەرچەندە دەڵێن تەیفسامی و وەزارەتی توێن تا کۆتای ئەم ساڵ دەبێت تەوتین بکرێت زانازان بەڕۆنی بیڵێن وەڵڵەهی جاران پێشەوەی سووریا ئاوای لێبێ شتەکە تۆزە ڕوونتر بوو کورت و مختصر با بە زمانی سادە باش ڕوونتر بوو تێگەیشتن کێ چێوێ باش بەڵام بەڕاستی لە دوای ئەحداسەکانی سووریا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا بۆ بە بنجەمنج بۆ بە فسفس یعنی سیرەکەی بەغدا ئەو سەراحەتی جارانی نەماوە بڵێ من یعنی خۆ لە زمانەکە تێگی ئەو دەسەڵاتی جارانی نەماوە بە سەریحی بڵێ یا تەوتینیان نییە هەرێمی کوردستانیش من ڕازگۆ بن لەگەڵتا ینی ئەبێ یەکێتیش زۆر زۆر سەریح بێ لەمە فەرموو لەم بەرنامەی جەنابتەوە یەکەم کەس بووم لای بەرنامەکەی جەنابتەوە وتم ئەگەر یەکێتی مەرجی ئەوەیە هاوڵاتیان ئیسراحەت بکەن و تەوتین جێبەجێبێت لە ئاستی حیزبی کە داوایەکەن با بیکە بە مەرجی دانوستان لەگەڵ پارتی زۆر بە سەریحیاڵێ مەرجی دانوستانم لەگەڵ تۆ هەژماری منە ئێستایەکی کەرەمەزەکانی پێکێنانی
بەڵێ تازیشی کردو ئەوەندەی کە بە ڕێزداگەدا وەڵاهی با من 4 شتە بۆ ڕەبط بکەم بە یەکەوە باش ئیتر خۆت چۆن چی لێ دەرەچێت نەوت باشە ڕێکەوتنی استراتیژی لە نێوان یەکێتی و پارتی لە ئارایە باشە هەژماری من و تەوتین باشە پەیوەندی لەگەڵ بەغدا ئەم چوارە ئەو چوارپایەن کە پەیوەندی یەکێتی و پارتی لەم خولە نوێ ئەبەسێت چۆن ئێگلاکراونەتەوە ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنە استراتیجە کە خەریکن باشە بچێتە پێشەوە ئیتر ئەوە جا تەوتین کو ئێستا هەبووە نامێنێ ناکرێ بڵێن یعنی هەر نەبووە ئەوەی هەبوو هەردی ئایا بووە ڕاست هەردی ئایا بووە و ئایا تەوتین ئەکرێ بە قوربانی قسەکە ئەمەیە بە قوربانی چی تەوتین ئەکرێ بە قوربانی ڕێکەوتنی استراتیجی ئەمە یەک کە هیچ نەبووە تا بکرێ بە قوربانی بەس هەر مادە ئیعلامێکیشی ئەوە یەک دوو ئایا هەناردەی نەوت لە ڕێگای سۆمەوە بەرامبەر بە ئەژماری من نەبووە ئەمانە کۆمەڵە پرسیار نەبێت لەگەڵ عێراق بەڵێ چونکە بەغداش لێت ناشارمەوە ئامەی کە بەغدا لە 18 مانگ یعنی سێری کە 17 مانگ تەیب سامی داوای تەوتین دەکات تەیب سامیەکەی جارانە باش بەڵام محکەمەی فیدراڵەکەی جاران نییە لە پێش ڕووداوەکانی سووریا نییە 18 مانگ بەڵێ لە 18 مانگە کە ئەوەی کە ئەیڵێ ئەڵێ سەرپشکن لەوەی لە چ بانقێک هەژماری من هینەکەن تەوتینەکەن کاکە ئەو تەوتینەکە وای لێ هاتوو بۆ بە بەرامبەر بە حسابی بانقیە جاری وایە تۆ من و تۆ ئەچین تەوتینەکەین لە بانقێ ئەم وشە کراوە بە زاراوەیەک لە بەرامبەرکردنەوەی حسابات باش لە بریەوەی بڵێ من و تۆ بچین حساب بانقی بکەنەوە ئەڵێ بڕۆن تەوتیت کەن ناویان وا لێناوە بۆ ئەوەی وشەی تەوتینەکە نەشکێ باشە بەڵام باشە حساب بانقیمان کردەوە بەس جەنابی دادگا ڕوونکردنەوەی بە لەسەر ئەو بڕیارانە ئایا وەزارەتی عێراق تەمویلی ئەو بانقانە ئەکا یا وەزارەتی هەرێم خۆی نەیاوە لەمە ئەمە گرفتە سەرەکیەکەی بۆیە کاک حەکیم دۆخی سیاسی ناوچەکە وڵاتە دراوسەکان پەیوەندە سیاسیەکان باش کۆتایی هاتنی شەڕی ئۆکرانیا ئەگە بیرت بێ باسمان کردووە شەڕی ئۆکرانە کە دەستی پێکرد باسمان کردو چی ڕوایە و چی ڕوونایە و بەرەو کوێ ئەچین ئێستا دۆخەکە بەرەو هێوربوونەوە ئەچێ دۆخی نەوتیش لەوانەیە سعرەکەی ئێستا نەمێنێ ئەنجا نۆرەی ئەوەیە بەغدا هاواری لێ هەڵسێ بۆ کوتێنانی بوجە بڵێ نرخی نەوت دابەزیوە ئەنجا نۆرەی ئێمەیە کە بڵێن وەڵا شەڵانەوتەکە خۆمان بمان فرۆشتایە هەر ئاوا تەسلیمان نەکردووە پارەی باشمان بۆ نایە باشە دوو خولەکمان ماوە سەبارەت بەوەی کە تەیب سامی لە 17 مانگ داوای داهاتی نەوتیش دەکە مەوەسی تەنکەرەکانە چکە خۆ تا ئێستا دەستی پێ نەکردەوە هەموو داهاتینەوە ینی دەبێت تەنکەرەکان دەست پێ بکە چکەڵی بخەنە سەرەوە ژمارەی کە لە بانکی ناوەندی کراوە ڕقم ژمارەکەشی جوانە وانە بەڵێ چەنێ بوو 300 ئاو دەخوێنێتەوە جا ئەوە حساب بانقی ئەو بانقەیە کە پێویستە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بخرێتە ناویەوە لە وەزارەتی دارایی ئەو داوای حسابی نەوتەکە ئەوەی کە بە تەنکەرە فرۆشێ ئەوەشی لە ناوخۆیە بە کێڵگەکان بە هینەکانە فرۆشێ ئەوانەی کە عید بە حیزبەکان خۆیان باش کەواتە ئەوەی کە لە ناوخۆ نەوتەکان سەرفەکرێ ئەوەشی بە دەرەوە ئەفرۆشێ داوای هەردووکێکات کەواتە داوای کۆی داهاتی ناوخۆ داهاتی نەوتەکە و کۆی داهاتی لە تەنکەرە کە دەستی پێ نەکراوەتەوە هەنادەکە وەزیری نەوتی عێراق دڵێ هەفتەیەکە تۆ تەسەوڕەکە بارزانین دەڵێ کۆتایی مانگی سێ تەنکەرەکە خێری زۆرترە لە جاران بۆ ئەمە خێری زۆرترە بەڵە خێری زۆرترە باش بۆیە داوای تەنکەرەوتەکە داوای ئەو داهاتی شەکە کە لە ڕێی فرۆشی نەوتەوە بە ناوخۆ بەکارهێنرێنەوە بە سەبارەت بە داهاتی نەوت ساڵی ڕابردوو بڵین راپۆرتی کرەخرای ڕوومینە بۆ بزانام لە بەردەستی بەڕێزیشدا ینی بۆچی هیچیان ناوتیان لێ کردووە سەبەپی ئەم راپۆرتە بڵین خۆی ئەمەش گرفتێکی تر دروستەکە یەکێکە لەو گرفتانەی کە لە داهاتووە کارتێکی زۆر باشە بە دەستیانە بۆی گرفت دروستکەن کورت و مختصر بە دوو جملە ئەگەر دیقەت بی بە کۆی گشتی باشە بە کۆی گشتی 3 تریلیۆن و 841 میلیۆن لێرە چەنی بۆ کۆمپانیەکان بۆ 3 میلیارد عفو 1 میلیارد و 121 میلیۆن و 893,406 دلار بۆ کۆمپانیەکانە
وتیان جارە حەق دەستی گواستنەوەیان نەداوە هەر کریارەکان ڕاستەخۆ کڕیوانە بۆی پشتی کۆمپانیەکان کەمترە بەڵێ بێسەبەت ئەجا ئێستا کە لەبەرەوەی بەغدا هەرێم لەسەر 16 دلار ڕێکەوتون پێشتر بەغدا 7.9 دەدا ئێستا کردوێتی بە 16 ئەمە ئینەیەکی تایە بەڵام لە بەرامبەر کۆمپانیەک دەبێت کۆمپانیای پێداچوونەوەی پێدا سەیریکە کۆمپانیاک لە ماوەی شەنە کۆمپانیاک لایەنێکی نێودوڵەتی ڕاوێژکاری نێودوڵەت کە بێت بە ئامادەی هەردووکیان ڕێکی بخەن بۆ ئەوەی خەرجی کۆمپانیەکان تحقیقەن ئایا بەڕاستی 16 دلار ئەگەر بێت و لە ماوەی 6 مانگەکەیە لایەنێک دیاری نەکەن هەردووکیان بەغدا سەرپشکە خۆی لایەنە دیاریکە دیسان ئەو بەس نەشمان باش بەزەوەی کە بەرز باس لە ساڵی ڕابردوو 3 ملیار و 801 میلیۆن دلار داهاتینەوت بوو 1 ملیار و 121 میلیۆنی بۆ کۆمپانیەکان 2 ملیار و 719 میلیۆن دلاری بۆ حکومەت بوو بەزە 2 میلیارەکە دەکاتە 4 تریلیۆنی خۆمان خۆ دیار نیچی لایەتەوە وەڵاهی دیارە چۆن بۆ کێڕۆژۆ ئاوەتە کەناڵی تازە ئەکەنەوە ڕاوێژکاری تازەدا ئەمەزرێنن بۆ نمونە حیزبی تازە ئەکڕن بۆیە لەبەرەوە دیارە بۆ ئەوان دیارە بەزەوەی کە دیار نیە بە گیرفانی هاوڵاتیانە دیار نیە ئینشاڵڵا موچەکەشەی بۆ دروست نابێ بە هیوام دروست نەبێت بەڵام چارێ ئەبێت دوعا بۆ موچەی مانگی دوو بکەین بەڵێ سوپاس دەکەین زۆر کاروان حەمە ساڵح پسپۆڕی کاریگەری و ئاوەری زۆر سوپاس زۆر بینەرانی بڕە سوپاس باوکاران خواتان